بەڕێزان ئامادەبووان پێشەکی بە خێراتنێکی گەرمتان دەکەم سوپاسان دەکەم کە بە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە بە ڕۆژۆن و بەشێکتان هەڵبەتە تەشریفتان هێناوە زۆر زۆر سپاسم بۆ هەموو لایەکتان. لە ڕاستیدا من نامەوێت باسی کتێبەکە بکەم لەبەرەوەی دوو نووسەر و دوو مێژوونووسی ناوداری شارەکە تەشریفیان هێناوە و کتێبەکەیان خوێندۆتەوە و قسەی لەسەرەکەن. من بۆ خۆم خەریکی توێژینەوەی مێژوویم لەو بوارەدا و لەناو هەموو ئەو بەڵگە نامانەی کە منشوراتی حزبی بەعس و ساواک و میت و CIA لەبارەی بارزانی و خستویانەتە و بە تایبەتی لەسەر پرسی کەرکووکدا باوەڕتان هەبێ بوارێکم بۆ نەمایەوە کە من شرۆڤەیەکی ڕەخنەگرانە لە مەوقفی مێژووی بارزانیدا بکەم کە بۆ خۆم بەو پەڕیگیانی ئەکادیمیشەوە دەتوانم خەریکی نووسینەوەی ئەو مێژووەم کە ئێستا چاپ کراوە و لە ئایندەدا دەخرێتەوە. پێشەکیەک دەخەمە ڕوو لە 10 خاڵدا ئەم کتێبە هەڵدەسەنگێنم ئەگەر زۆر کاتتان نەگرم. پێشەکیەکەم لەبارەی کوردناسەکانە. کوردناسەکان بەداخەوە ئێمە هەڵسەنگاندنمان بۆ کارەکانیان نەکردووە. کوردناسەکان کارەکانیان شایانی هەڵسەنگاندن و بایەخپێدانی بابەتیانەیە. ئەوان ئەسرار و ئەدەبیاتی خۆیان هەیە، خاوەنداریەتی مێژووی ڕۆژهەڵاتیان خستووەتە سەر شاریان. لە نێو ڕووباری لێڵی ڕابردووماندا دۆزە بە دۆزە بۆ بەرژەوەندیەکانیان دەکەن. ئەوان مەیدانخوازی مێژوو دەکەن، بەنێو ڕووباری ڕەشی ڕووداوەکانی مێژووماندا پەڕی و نەتە ئەو بەر و لەو سەرەوە ئایندەی ئێمە دەخوێننەوە. دەزانن چی لەژێر سەری سیاسەت و چی لە نێو هەکبەی هەنگاو بە هەنگاوی هەوراز و نشێوەکانی نەتەوەکەماندا هەیە. کوردناسەکان دەمان ناسن، گەواهیدەری گرێ بە گرەی سایکۆلۆژیای سیاسەتی سەرکردەکانمانن. ئێمەش ساڵانێکە کەرەستەی خاوی خشت بە خشتی ئەو زیندان و تەلبەند و شیشی شەوگارەی ڕۆژهەڵاتین کە بە دەوری خۆماندا تەلیومانە. ئەوان بەسەر لاشەی پاڵەوان و خەڕات و پینەچی و دارتاش و جۆڵا و جوتیاری کورددا تێپەڕین لەو تەنگەی مەغریبەی کە نەوتی بابا گورگوڕ و بای حەسەن بە ئاسماندا بژا، ئیدی بە پێشچاوی مارک سایکس و مێجەرسۆن و نۆئێل و ئەدمۆنز و کۆکس و کۆنە ئیمپریالیستەکانی ئینگلیزەوە زمانی تەعریب و زهنی زبڵدانی مێژووشیان بژا. بەڵێ لەم خراپاتەی خەیاڵی خۆراواییەکانەوە لە هەموو راپۆرت و تێلگراف و نامەکانیاندا نەریتی ئێمەیان وەک ناوی خۆیان لەبەر بوو. دەیانزانی چەندە چیمەنێکی سەوزی بەهاری، چەندە سفرەیەکی سحراوی و خودایی لە پێکەوە ژیانی ئیدن و ئاینی ئێمەدا هەیە. ویلیەم ئینگڵتن، کینان ماکداوڵ، جۆناسان ڕاندڵ و ئیدمۆن غەریب ماڵبات و مێژووی مەلا مستەفایان نووسیوەتەوە. ئادەی پێناسەیەکی ترم پێ بڵێن لەو پیاوەدا نا، لەو مرۆڤەدا گونجاوتر بێ لەو پێناسەیەی تۆرد واڵز ترۆمی ڕۆژنامەنووسی سویدی کە لەم کتێبەدا بەڕێز کاوە ئەمین خستوویەتی هەبوو. ئەو دەڵێ گەورە پیاوانی وەک پاڵمێ، کیسنجەر، شاو کێوکێ لە چاو بارزانیدا چین. ئەو وا دەڵێ ڕەنگە دوا ڕێبەری خەڵک بێ، تەنها ڕێبەری لەو جۆرە بێ. یعنی تەماشایەکی ئەجگار خێرایی سەرکردەکانی جیهانی سێ و دنیای پێشکەوتوو بکەین، سەرکردەیەکی لەو جۆرە خاکی و عاشقی عیرفان و ئەندێشەی نەتەوەکەی بێتە گۆڕێکە ئێمە بەیانی بکەین. ئەو وا دەڵێ دیسانەوە. بەڕێزەکان، هەندێ ساتە وەختی مێژوویی هەن. من لێرەدا ڕەنگە خەڵکێک بڵێ ئەمە لە سواسیەوەی ڕەخنەدا نییە. من لەو پەڕی تێڕوانینی زانستیانەوە پێتان دەڵێم هەندێ ساتە وەختی مێژوویی هەن، هەندێ چرکەساتی چارەنووسساز هەن، هەندێ مرۆڤی متربە بە خەیاڵ و ئەدەب و داستان هەن لە دەرەوەی سیستەمی مێژوودان. ئەم مێژووە هێندەی ڕۆحی ڕۆمانێکی تێدا زیندووە، هێندەی عەشق و عیرفان و موعجیزە تێدا تینووی باسکردنە. مێژوو بۆ خۆی نۆرەی نایەت. یعنی ڕەنگە کاکاوە دەرکی بەوە کردبێ کە ئێمە وەختە
بابەتێکی زانستی دەنووسین لە پڕەکە دەکەوینە نێو ئەندێشەیەکی ئەدەبیەوە، ڕامانێکی ڕۆمانامێزەوە، چونکە ناتوانینەوەی ئێستا باوەڕ پێ بکەین کە لە داستانێکی وەکو نەڵۆزدا 80 سەربازی عەجەم بە کەلەپچەکراوی لە پشت سەری شۆڕەسوارێکی وەکو بارزانیوە دەچن بەڕێوە. چۆن نەوەی ئەمڕۆ فێری لەوە تێبگەێنین؟